بێگومان وەکو باسمان کرد چەندین کەس لێرە بە کاری دەستی بە خواردن بە بابەتی جیاواز بەشداریان کرۆ لە فستیڤالەکە و خۆشببختانە ئەمە چەندین ساڵە بەشداریەکەن و ئەزمونێکی باشیان هەیە و خۆشیان بێتگەلەوەی کە پیشەیان هەیە بەجیا دەیانەوێت بۆ پرەودانی زیاتر بە بەم فستیڤالە و بۆ کارە جوانانەی کە پێشکەش دەکرێت بەشداری بکەن یەکێک لەو خاتونانەی کە چەندین ساڵە بەشداریەکە و خۆشی یەکێکە لەو خاوەنکارانەی کە ئەزمونێکی باشی هەیە بەشدارە لە فستیڤالەکە ڕۆ لەگەڵمانە باسی هەندێک لە ئەزمونی خۆم باسی فستیڤالەکەشمان بۆ کات کەویش خات و نەخشین نامیقە خاوەنکار و ڕاستەخۆ لەگەڵمانە خات و نەخشین سڵای خوارد سپاس بۆی کە لەگەڵمانە بووم کە لە شارەکەمان و ئەوەی کە هەیە لە شارەکە بە جوانی ئەیبینن بە جوانی ئینشاءالله هەر ئاوادان بێ پیشانی بیسەران و بینەرانی ئازیزی ئەەکەن سڵای خوای گەورە هەموو لایەک بێ خۆشحاڵم ئەم چەند دەقە لەگەڵ ئێوە ئەبوو تاوتوی باسەکانەکەین خات و نەخشین ئێوە بەچی بەشداریتان کردووە یان وەکو خاوەنکارێ لە کێکەوە ئەزمونتان هەیە لەگەڵ ئەم فستیڤالە ئەمە کوڕێخەر سەرەتا یەکێ لە ڕێکخراوانی ئیشەکەم لە سەرەتای کارەکە ماوەی ئەم 10 ساڵە لە سەرەتاوە لەگەڵ یانبوون تا ڕۆژی ئەمڕۆ وەکو بەشداربووی کاریش خاوەنکارێکی سەربەخۆم لە شارە وەکو سەرەتا بە بەشداریکردن لە بۆ زیادکردنی خواستی خەڵک لەسەر ئیشەکە سەرەتا ناچار من بە 3 دوکان بەشداریم کرد لە ئەم کارە بۆەوەی لەسەر پێ بێت و بۆی بتوانێت خەڵک 3 دوکان بە 3 دوکان بەشدار بووم دوای ئەوە 3 دوکانەکە ئێستا دوکانێکی خواردن و شیرینیم هەیە لێرە شاگرد و 3 شاگردی جوانکی لەمێ خۆیان ئیشەکان ڕێم لەجێیەکەن والحەمدولله سەرکەوتوانە چەند ساڵە بەردەوامی لە ئیشکردن بێدابڕان لە فستیڤالەکە فستیڤالە بۆ بەڕێستان کە خاوەنکارێکن لەگەڵی شەوەکو و کەسێک کە خۆتان لە دایکبووی پارێزگای هەڵەبجەن و لەم شارەیە ژیاون چ گرنگیەک بایەخێکی هەیە بۆتان خۆی پارێزگای هەڵەبجە ناوچەیەکی تەقریبن با بڵێم داخراوە وەکو دیگراتیا دەرچەیەکی وای نییە ئەگەر بێت و هەوڵ بدرێت ئەتوانن دەرچەکان زیادکەن هاتوچۆ زیاد بێ گەشتیار زیاتر ڕوو بکاتە ناوچەکە وەکو باستان کرد جەنابتان لە ڕووی گەشتیاریەوە پارێزگای هەڵەبجە چەنەها شوێنی گەشتیاری لەسەرە بەڵام لەبەروی کە گرنگی پێ نەدراوە ئیشی بۆ نەکراوە تقریبا نیمچە داخرا حسابەکرێ کارێکی وای تیانە کە خەڵکەکە پێوەی سەرقاڵ بێت بە خۆشحاڵی وەڵێم زۆر کاریگەرێکی زۆر کە ژمارەیەکی زۆر گەشتیار لە ماوەی ئەم 3 ساڵە ڕوو لە شاری پارێزگای هەڵەبجەکەن بە هاتنیان کۆمەڵێک دەساوس ئەکرێت و کڕین و فرۆشتن ئەکرێ واتە خەڵکی سنوورەکە لی سودمەنەوێت وەکوتم سەرەتا ئەم پرۆژە بە بچووک دەستی پێکرد بەس لەخوا بە زیاد بێ بۆ 10ەم ساڵ بەردەوامە و بەرەو پێشچوونێکی زۆر زۆر باش هەیە لە کارەکان بە هۆی ئەوەی کە بەشداربووان بەژێ بەشداربووان تا بێت لە زیادبوو نایە بە هیواین ئەو کات ئیش بۆ ئەوە بکرێت کە شوێنێکی سابت فراوان کە جێگەی هەموو بەشداربووانی تیا بێتەوە بەبێ جیاوازی ئێمە لە دەرەوەی پارێزگاکانی هەرێمیش بەشدار ومان هەیە لە ڕۆژهەڵاتەوە تا ئەو کۆمەڵە پۆستەرانی کە دانراون کۆمەڵە وێنە جوانانە کە دانراون ئەم شەو ساعت 4 بەیانی گەشتوەتە هەرێم چۆتە پارێزگای هەڵەبجە یعنی ئەتوانین بە خۆشحاڵی بڕێن کاریگەری لێکۆڵکەی زۆر باش لەسەر خەڵکەکە لەسەر دانیشتوانەکەی لەسەر داهات و ئابووری دانیشتوانی ئەم شارە باشە خات و نەخشین تۆ خۆت چەند ساڵە بەشداری ئەم فستیڤالە ئەەکەی و بەرهەمەکان چیەکە لێرە پێشکەشی خەڵکیەکەی ئێمە خۆمان کارگەی سەرەتا وتمەکو نانەوایە بەشدار بووین نانەکان ئەنواع نانەکانمان ئەکرد وتم 3 دوکان بە دوکانێکیان ئیشی درومانم تیا عرض ئەکرد و دوکانێکیشیان خواردن بوو ئێستا درومانەکەم تۆزێک لا بردووە بەهۆی ئەو لە ئیشەکانی تر سەرقاڵ بم دوکان نانەواکە و شیرینیەکەم برەو پێداوە ئەمە بەشێکیانە بەشێکیشیان خواردنە کوردەواریەکانە هەرچی حەز لێ بکەی لە لامان دەستەکەوێ ئەو پێشکەشی میوانانی شاری ئەەکەی لە خزمەتیانە منەوەی زانیاریم هەبێ ئێوە هەر بە خێزانی ژوە بزانم خەریکی دروستکردنی شیرینی و ئەوانن تا چەند ئەم هەماهەنگیە لە نێو ئەندامانی خێزانەکە دوو ساختنەوەی بەرهەمانە چۆنەڵی هاوکار بۆ بۆی کە ئێوە زیاتر بەرهەمەکانتان بناسێنن و وەکو پارێزگای هەڵەبجە وەکو یەکێک لەو خاوەنکارانەی کە زۆر دیار بن سوودێک بە شوێنەی خۆتان بگەن و بەرهەمەکانیشتان بناسێنن وەڵا لەخوای گەورە بە زیادە من ئێستا کچەکانم کوڕەکانم هاوکارن لەگەڵم بەس بەداخەوە ئەمڕۆ کوڕەکانم هەردووکیان دەوامیان هەیە
بەڵام کچەکانم لێرە دووسێ شاگردی جوانیشم هەیە وان شاوکارن لەگەڵیان وەک گوتم لێکەوتەی باشی هەیە و ئەلحەمدولیلا لە ڕووی داراییشۆ باشە لە ڕووی تیشۆ کارێکی وای کردووە کە من مناڵەکانم هەر لە بەردەست و لەناو لە چاوی بەرچاوی خۆم لە جای لەلای خەڵکێک مەسەرەن بەکاربن لە خۆم لە لایەکی تریش ئێمە لە ڕووی جیاوازی بیر و ڕاو بۆ چوون من یەکێک لە سەروەستاکانم وەستای شیرینیەکەم خوشکێکی کاکەیە بەڵام کچێکی بێوێنە لە تەعامل لە هەڵسوکەوت لە ڕەفتار و لەخوا بەزیابێ دوێنێ کاکەیە پێ وتم باشە بۆینی من خۆم بۆینی نیم احترامم هەیە بۆ هەموو بۆینیەکان و بۆ هەموو نەتەوە و ئینەکانی ڕەت و جیاوازەکانی شاری هەڵەبجە بەس تۆ بۆینی و ئەمیش کاکەی ئێمە چۆن چۆنیە ئێوتم کاتێک کە من ئیشمان لە بینایە ڕێککەوتنێک هەیە لە بینمان توانی ومانەتەوە فقێ بکەین و لەخوا بەزیابێت تێکەڵی خێزانیشمان هەیەەوە جیاواز نەکەن و ئەوە پیشان بدەن بە شارەکان خۆمان ئەوە قوتم هەڵەبجە ئەم دوو هەم مسڵمانەکان و براکاکەیەکان خێزانەکەیەکان چەند ساڵە پێت ژیانیان هەیە و لێکتر قبولکردنیشیان هەیە ئێستا ئێمە ئەوە بە شێوازێکی جوان لە ماڵی ئێمە هەیە تێکەڵی خێزانیشمان هەیە لە پای ئیشەکە زۆر کات پێویستە ئەوان لە ماڵی ئێمە ئەمێنن جاری وا هەیە ئێمە چینە میوانی بۆ سنوورەکەی ئەوان داوە دەکرێت یعنی بڵێم لێک تێگەشتن و تێکەڵێکی کۆمەڵایەتی زۆر جوان هەیە لە ناو خۆم و کارمەندەکانمان باشە ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئێوە هیچ سوودێکی هەیە یان بۆ هەروەکۆی حەزەکەم بەشداری بکەن قوربانجان سەرەتا بەشداریکردنەکە حەزی ئەساسمانە بەشداریکردنەکە ئەرکێکی زۆری هەیە بەشداریکردن طبعا ئەو کەسانی کە تێتە لای ئێمە نیوانی شار ئەبن هەرهی هاوشاریانی خۆشمان متمانەیەکی تەواویان بە ئیشەکانی ئێمە هەیە لەبەرەوە ئێمە جوهدی تەواو ئەەکەین بتوانین پاک و خاوێنی کوالیتی خواردنەکانمان شێوازێک بێ کە جارێکی تر کەسەکە خۆی بگەڕێ بە شوێنمانە باشە بەڵام لە هەمان کاتیشا لەگەڵ ئەوە قازانجی دارایی و ئابووری هەیە و گیرفانیش گەرمەکە لەبەرەوە با بڵێم هەردووکیانە هەم بەڕێکردنی کاتێک هەم دەستکەوتی داهاتێکی دارایی هەم دروستکردنی متمان لە نێوانین و بڕیارەکان باش ئەوەی کە لەم فستیڤاڵانە زیاتر سەر دەبێیان خەڵک خواستی لەسەرە لە لای تۆ چ شتێکە یەکەم ئەمەیە فراقەکان لەگەڵامێ و لە سەڵق لە سەروپێ لە کفتە لە کوبە داوا هەر شتێ و داواکاری خۆ هەیە بۆ زۆرترینی ئەمانە لای ئێمە بازاڕی گەرمە تقریبا بەڵێ پیاەتییانیشتیایە ئەمڕۆ گەر بژڕۆن و ئیسراحەت ناکەن مای ئەم سێ ڕۆژە بەرداوم خەریکیش دروستکردنە بن بەرەوە بڵێن زۆر دیلاکەبی بەزیتر ئیشەکانمان بەش کردووە کاتێک لێ باشیارە تاپێکی زەمان ئامادەکاری ئەکا بۆ ئەوی بەیانی بخرێتە پێشکەش بکرێت وەکو خۆێک هەلیکاردا بەش ینی تەرخان کردو بۆ کەسانی کە لات کارەکەن و تا چەنە گرنگە ئەم فستیڤاڵانە بۆ دابینکردنی هەلیکار بۆ گەنجانی کەدانە مەزراوەنیان بەهرەیەکیان هەیە توان بەهرەکانیان لێرە پیشان بدەن و هەمیش بیکەن با بڵێن سەرچاوێکی دارایی بۆ خۆیان ئەم پرسیارەی تۆ دوو بەش ئەگرێت بەڵێ بەشێک خولیای ئەو کەسانێکی حەزیان لە فێربوونە خۆشحاڵم کە بتوانن فێر و خولیایەک منێکی خاوەنکار بتوانم دەستیان بگرم و ئیدامەیان بەمێ و هاوکار بم لەگەڵیان ئێستا من حالیان خۆم جگە لە ئەندامە سەرەکیەکانم تقریبا 15 کارمەندمان هەیە جگە لە ئەوانە کە بە سابت ئیشمان هەیە ڕۆژانە ئەگەر خۆیان انتیزام بکەن وجودیان هەبێت طبعا وەشایشتمەوە دروستەکەن با لێرە بینی خۆمان بچەند بیسەران ئابا ئاگادار بن کە بەگلەیم لێیان منیان بەجێ هێشتم کاتە گەرمە و کە گەرمەی بازاڕە سیانتوارێکیان بەشدار بوون لێرە فستیڤال لە بەشداری فستیڤاڵیان کردووە وەسای نانەکانم و یەکدوانێکمان بە حساب نەخۆشن لە ماڵەوە نیتر ئاوا بۆشایەکم بۆ دروستوە لێرەیە پڕژ ناکرێتەوە ئاسان زایدەن ئەوە سێ کارمەندم هەیە کە ڕێکخراوێک تەمیری کردوون بۆ ماوەی سێ مانگی ئاتی من حسابیان بۆ بکەم بە خۆشحاڵی وەڵم تا ڕادەیە گونجاون لە ئیشەکە بۆ من بۆ خۆشیان پێشم وتون خاوەن ماڵ بن چی پێویستە کامنی خەمە بەردەستان بتوانن ئێوە خۆتان پێ بگەن و مجسپادێ لە دەستان باشە خاتو نەخشێن هەلیکار
لە ئێستادا بۆ خانمان چۆن ئەبین یاخود کارکردنی خانمان تا چەنە گرنگە کە خێزانەکانیان پاڵپشتیان بکەن و ڕێگریان لێ نەکەن. ڕاستی ئەمەش هەم بیستان و دوولایەنەیە وەکووتم خاوەنکار مەرجی ئەساسی ئەمان و زەمانی کارمەندەکەیەتی ئەبێ دڵسۆزانە سێری ئەو کەسە بکا کە لە لای ئیشەکە. ئەمە خاڵی ئەمە خاوەنکارەکەەوەی لە ئەسوی خاوەنکارەکەی ئستغلالی کەم توانایی یا لاوازی یا حاڵەتە خوێندنەوەی حاڵەتەکانی کارمەندی ئافرەت چونکە ئافرەت جیاواز لە پیاوە هەم توانا و قدرەتی هەم حاڵباری جەستەییشی وەکو پیاو نابێ. ئەمە خاڵێک لەبەرەوەی کە ئەمە هەیە من استغلالی کەم لەبەرەوە مەسەرەن پارێکی کەم بەداخەوە ئەوە شەڵێم لە زۆربەی شوێنەکان ڕاستە وەکوتم هەڵەبجە تقریبا خەڵک داهاتێکی باشی نییە خۆی وەکو داهاتێکیشی نییە گیرفانی تقریبا با بڵێم دیاریکراوە کە دیاریکراوە ناتوانێت پارە بە ئەمە کڕینی زۆر بێ لەبەرەوە لەوەچە خاوەنکارەکەش ناچار بێ بەکرەیەکی کەم سوود دەتوانێت مافرەتانە ببینی ئەم کچە جوانانە ببینی هەمووی وەکووتیان دەرچووی پەیمانگایە زانکۆیە چەند ساڵ خوێندوێتی سیرەکەم لەکوێ ئیشەکە لە شوێنێک بەردەستی شێفێکە ئێمە حەقیباتێ پێبگەێنی زۆر باشە قەناعەتە بەوەی کە بتوانێت نانی پێیاکە بژێوەیەکی ماڵی بەردەستخا بۆ خێزانەکەی کە چەند ساڵ خزمەتیان کردووە هەمان کات خێزانەکان پاڵنەری سەرەکی مناڵەکانیان بن بۆ ئەو شوێنەی بۆ کاتێک کە من شەریعەتم ئیسلام و نامەی من ڕێگریتیانە بۆ کاری من ڕێگر دروست نەکەن دەستبار بن کە من پێبگەێنن بە شێوازێک ئاگر ئەم سووتێنێ ئاو ئەم با ئەمە فێرم کەن کە دەست بۆ ئاگر نەبم لەبەروی ئەسووتێن پێی نەدەم لە ئاو لەبەرەوەی نەمبا لەبەرەوە کارکردن ئیشێکی زۆر جوانە هاوکاربوون و دەستواربوونی کچەکانمان هەم ئێمە بۆ ئەوان و هەم ئەوان بۆ ئێمە پاڵنەرێکی باشە و بۆ تەئسیری کاریگەری باشی ئەبێ لەسەر پێگەیاندنی کچەکانمان هیوادارم کچی گشتی خۆشبەخت بێ و گیرفانگەرم بێ و بتوانێ داردەستێکی دایک و باوکو کەس کاری بێت ویدیۆ دەرەکە یان بۆ فستیڤالەکە زۆر کات حەزم لێیەتی تا چنێک ئەبینی ئەم فستیڤالە بۆتە هۆکاریەوەی کە خەڵک دەرەوە بۆ جلە جوانە پرسیارەکە زۆر جوانە لێرە بەهۆی پێکەوتە و لێکەوتە شوێنەکە کوردەواری بوون و کوردبوون شانازیە بۆ ئێمەی مسلمان باوەڕدار لەبەرەوە پێشمان خۆشە لە هەر شوێنێک بین ئێمە تایبەت ئەمە کاڵێن خواردنە کوردەواریەکان کەواتە باز ژوبەرگەکانیشمان کوردەواری بێ بەو شێوازە پێشکەسی دانیشتوانی شار و میوانە ئازیزەکانی بکەین. خۆتان هیچ ڕێگریەک هەیە بۆتان هیچ بربەستێ هەیە کە لەم جۆرە فستیڤاڵانە یان وەکو کار یان دەکرێت چیتان بۆ بکرێ بۆ ئەوی هاوکار بێ لە بەرەو پێشخستنی بواری ئابووری ئێستا لە سەرەتا ئەمە تۆڕی ڕێکخراوەکان بە هاوکاری وەزارەتی کشت و کاڵ زەمەنی کاک عەبدولستار نەجید خۆی هاوکار و دەستبار بوو بە هاوکاری چەند برایەک و چەند خوشکێکی دڵسۆز کە توانیان ئیشەکە لەسەر پێبۆسێنن سەرەتایەک بێ بۆ ئەمڕۆکە هەیە بەڵام ئێستا با بڵێن فەرمانگەی کشت و کاڵی هەڵەبجە و گەشت و گوزاری هەڵەبجە لەسەر خەتن لەگەڵمان هیوادارین تۆڕی ڕێکخراوەکان و مانوێتی ئەمان چەند ساڵە و دەستباربوونی لایەنی دەسەڵات بتوانن کارێکی باشتر و جوانتر فراهەمکەن بۆ ئەوەی کە گەنجەکان و گیرفان خاڵیەکانی هەڵەبجە بتوانن سوودێک لەم هەلە ببینە. کارێک وەکو ئافرەتێکی بێگومان سەختە یاخود قورسە ئەوەی کە هەڵسەنگی ڕابگرێنەوە کارەکەت و ئەوە هەروەها پەروەردەکردنی منداڵەکان و هەروە چاولێبوون لە ماڵە تو چۆن توانێتە ئەم هەڵسەنگی ڕابگریت؟ بەڕاستیەکی تۆ بڵێیت قورسە ئاسان نییە بەڵام من الحەمدولله خێزانەکەم خۆیان دەستبارن لەگەڵم چ هاوسەرم وانسە کچەکانم گیان لێ بێڵە دایکم دیسان باسی باوکمی کرد بەڵام دەستخۆشیم هەیە بۆی زۆر کات دەستبار و هاوکارم بووە مەسەرەن لە تاخیربوونی نانێ خوانێ تووڕە ناڕەحەتی نەبووە بۆ ئەوە مەسەرەن دەرچوونەکانم زۆرە لەلایەک بۆ هۆکاری ڕێکخراو لەلایەک بە هۆکاری ئیش و کاری دووکان بە هەمووشی جاری وهەیە چینە میوانیەک مناڵەکان ئەڵێن دایکە توات کار لەکەین مۆبایلەکە داخە کە مۆبایل داخەم ناکرێت لەبەرەوە خەڵکێک ئیشتی هەیە پرسیاری هەیە چۆن نەکرێ من مۆبایل داخەم لەوەیکە لە میوانیەکانی خەڵک تەلەفۆنیان بۆ کوردی مەشغوڵی بەکارەکە زۆر شوێن پێیان خۆشە دەستخۆشی ئەەکەن سەریشیان سڕێمێنێن لەوەی کە الحەمدولله تۆ توانی بەو شێوازە ئیشەکانە دەکەن زۆریشیان کە ئیترڕێ کورە بەتاڵی بۆ خۆتی لاکەکەیت و خۆتمانوەکەی ئەمە چی ئەم سەر خاڵیە ئەیدە کاتێک کە ئیشێک دەست پێ ئەەکەی
بە شێوازێ دەست پێەکەی بەس کاتێک کەکەی سەرێ سیرەکەی دوایی تێکەڵاوی تر ئەبێ کەبوو ناتوانانی دەستبەرداری هیچیان بی تۆ کە هەلی کار بۆ خەڵک دابینەکەی بەڕاستی زۆر زۆر دەمکەی زۆر لەگاوەدانەکەیتەوە زۆر کات پێمەڕێن لە باشە تۆ لێرە ئەمساڵ تا ڕادێک با بڵێم هاوکار بوون و دەستبارەکانم تۆزێکترن کەم بوون بە هەر هۆکارێ بە دوانستانێکیان لە ماڵن نیانتوانی بەشدار بن لەگەڵم ئەڵێن باشە تۆ لێرە دەکەس ئیش ئەکات چییە بیت تۆ بۆ ماڵ ئێوتم دەگیرفانزدا ئیدەنیەک ئەکاتە 11 ئەی خۆی وانە ئەوانی شۆرۆک و گیرفانی من وایە کاتێک کە کچێک گیرفانی گەرم دایکێک بڕێ پارە باتوی کاتە خەرجی مناڵەکانی ئەوشە دڵگەرمیە بۆ من ئەوشە ژیان زۆر پێشکەوتووە ینی هەموو ئەو بەرهەمانی کە هەمانە ڕەنگە لە مارکێتەکان لە شوێنە جیاوازەکان دەستمان بکەوێت بەڵام ئەبینین هەتا بێت بەرهەمە خۆماڵەکان زیاتر خواستی لەسرە بۆ ئیشەکەی تۆش بە هەمان شێوازە تا چنێک خەڵک بەدەمەوە هاتنیان هەیە بۆ ئەو نانە کوردی کە بۆ نانی تیریە ئەیکەیت یان بۆ ئەو شیریانەی کە خانمێک بەدەستی خۆی ئەیکات و یەکسەر بە گەرمی ئەی بێتەوە عنی ئەمە تایبەتمەندێکی نەبەخشیوە کی هەیە پرسیارەی تۆ من ئێستا زۆر بەداخەوم لە سنوورێکی وەڵەبجە وەخوتمان داراییەکی مەحدود وەخوتمان خەڵکێکی زۆر محتاج هەیە بەڵام پابندبوون و داواکردنی ئیشەکە لەلایەن ئافرەتانەوە کەمە بۆ کەمە هۆکاری هەیە ئەڵبەت ئەوانش هەمووی هۆکاری هەیە یەکێک پێی شەرمە یەکێک پێی عیبە یەکێک وازانێت تەنەزولە من سەرەتا کە خۆم ئیشم کرد کۆمەڵی خەڵک بە هاوسەرم ئەیانوت دوای ژن کەوتووی ینی چی ینی گۆڕایەڵی قسەیش نەکەتی ینی کۆمەڵی قسە باز هەن ئەیەوێ قوربانی بۆ بی تاواکو بتوانی لەسەر پێ بوەسین ئێستا بە خۆشحاڵیەوە ئەتوانم ئاوا ئیشارەتیان پێ بکەم لەو بازاڕا وەکو من خاوەنکارن بە شانازیەوە ئەلحەمدوللیلا یعنی پێی دڵخۆشیە کە توانی بێتی چاو لە من بکات ڕخنەتان هەبووە لەیان و ڕخنەکەتان گرتوتە شوێنی مەبەست و ئەوانیش بەرچاویان لە ڕخنەکە گرتووە چاکسازیان تیا کردووە بەخوا ڕخنەکان زۆر ڕۆژنە هەن و دووبارە شەبنەوە و دوایش نایەت و ناتوانم ئەبێ بیگەێنین چونکە کا هیچ کارێک بێڕەخنە نییە ئەمە یەک دویش ڕخنەکان ئەگیرێت تا ڕادەیەکی بڵێم جێی دڵخۆشی زۆر نییە و زۆر ئەوە نییە تا بڵێ مەڵا لە 100% بۆ پرسیارەکەی پێشوت وەنیاخان شتێکم لا گەڵاڵە بوو بیر کەوتەوە با بڵێم ئێمە بۆ قوتم زۆر تەجاوب نییە بۆ ئیشەکە و التزام کەن بە ئیشەکە وەکو خەڵک نییە داواکاری لەسەر نانی ئێمە تایبەت دەستێمانی لە قەڵقەزیە لە حولێر لە دووبۆک لە ڕانیە لە ڕەماندز هەمانە مشتریمانەیە کەرکوو مشتریەکمانی لێرۆ گەرگوێن گوێی لە دەنگم بێ ویسێ چاوی ماچەکەم نۆشی گیانی بێچێک ئێمە بۆ یێنێرین جاری وایە بای 50,000 خواردن داواکە 50 ئەیە بەکرێ سیارەکەی لە کەلانە لە ناوساجی لە نان لە کویچە ئەمەی کە ئێمە ئەیکەین یەک جێ متمانەیەکی باشین الحەمدولیلا تو کوالیتی شتەکانمان باشە لەخوا بەزگا بێ خەڵکەکەی دەڵێ دراوسەکەم بەرامبەرەکەم نانەوەی یعنی زۆر لە کابرا کڕیارێک بێت بڵێ ئەبێ بڕۆمە بڵێ بەڵاقم ئەمە نانەکەی ئەوە یعنی ئەمە کە لە شەرع حرامە سوێن خواردن تایبەت تەڵاق بەڵام شانازی پێوە ئەەکەم کە بوو مەتەجێگی متمانی خەڵکێک بەو شێوازە داواکاری و داکۆکی بکەن لەسەر بەرهەمەکانی ئێمە هەساین لەگەڵ توین تا هەمەدان تا شیراز تا چەند شوێن ڕۆژتین شتێکمان دەستکەوێت نانە هەورامەکە تێک نەنا بەڵام بەداخۆ دەستمان نەکەوت ئیستا شتێکمان هێن شتەکە وەتانێن لایەتە ڕاستە بۆمان ئەگەر تاقیب بێتەوە بۆمان بتوانین لەسەر کەوتوانە ئیشی پێ بکەین ئێنێرین بۆ هەستێ چاکارەکەی هەرێمی شڵا خەڵکێکی باش بتوانین استفادەی لێ بکات و پێی دڵگەرم بن دەستخۆش بێت خۆش بۆ ئێوەش خۆشحاڵ بووم کە سەلام خاوەن کاتە لەم تەوەڕە لەگەڵمانە